ئێمە هەنێ پێداویستیمان هەبوو لەگەڵ ڕێکخراوەکانە تاوتۆمان کرد ئەو پێداویستانە پێداویستەی عدة الحماية الشخصية PPE Personal Protective Equipment ئەمانە زۆر گرنگە بۆ کارمەندەکانمان حتا بتوانن چارەسەر و چاودێری نەخۆشەکان بکەن ئەگەر ئەوانە نەبێت چونکە من کارمەندەکانمان معەڕەضە بن بۆ نەخۆشیەکە اینجا ئەگەر ئەو مەوادامان زۆر کەمان داوامان کرد لیان بە زووترین کات بۆمانی دابین بکەن و چونکە مەسەلەی کاتە یان ئەگەر تۆ کات نەگەی پێ ئەمانە حازر نەکەی ناتوانانی ئیشەکانت جێبەجێ بکەیت زۆر تا ئێستاکە لەو حاڵەتانە زیاتر هیچ تۆمار نەکراوە و ئەوەیش نیشانەیەکی باشە تا ئێستاکە چونکە ماناوی نەخۆشەکە تا ئێستاکە بۆ بڵاوبوونی بەس لەوانەیە کەوا ڕۆیشتونە بۆ ئێران و هاتوونەتەوە وەزارەتی تەندروستی بەس بڕێ پارەی بۆمان تەرخان کردووە بۆمانی ناردووە تا ئێستاکە حتا بتوانین ئەو پێداویستەکانی پێ دابین بکەین ئامەری پشکنینیش هەیە لە نیەت تاتاینەوە ئامێرەکە لە بەغدا ئامێرێکمان بۆ تەرخان بکەم بۆ کەرکووک لەمەودا سامپڵەکان لە کەرکووک پشکنیان بۆ کرێ